خاڵی دووهەم کەوتنە گوناح و جوێنەدان بە چاودێری خوای. کەوتنە گوناح خۆی بە طبیعەتی حاڵ گومان بەدگومانی جۆر بێ یان هەندێکی بێ یان یەکێکی بێ گوناح ئینە بەعض الظن ئیثم کەوابوو تۆ نابێ بکەویتە ئەم گوناحەوە. ئەنجا ئەم بەدگومانی کە تێیکەوتوین پێویستی بە چارەسەرکردن هەیە. یەکێک گوناحەکە وڵێ خوا غەفور و ڕەحیمە، وڵێ خوا غەفور و ڕەحیمە بەتەکید معنە دوو صیفەتی خوای پەروەردگار لێخۆش بووە و بە بەزەییە. بەڵام تۆ بەرپرسی لەوەی کە بشزانی کە خوای پەروەردگار سزای داناوە بۆ گوناحکارە. سەیدنا ئادەم خوای گەورە بە دەستی خۆی دروستی کرد، خەلەقتوکە بیەدەی خەلەقتوه بیەدەی، کەچی لە هەمان کاتە ئەرکی خۆی بۆ دیاری کرد، سنووری بۆ دیاری کرد کە سنووری بەزان سزای داوە. سەیدنا یونس عەلا نەبینا عەلەیهی سەڵات وسەلام بۆی دیاری کردو تۆ بانگەوازی یەکتاپەرستی تەوحید لەناو ئەم میلەتەیە لە نینەوە ئەگەیەنی کە بەجێهێشت سزای دا. لەبەرەوە خوای پەروەردگار قبوڵ ناکات لە پێغەمبەرە معسوومەکانیشی لە من و تۆ بەتەکید قبوڵ ناکات. تۆبەمان لێ قبوڵەکە کە بگەڕێینەوە بە جۆرەها شێوازیش تۆبەکەمان بیرە خاتوو. لەبەرەوە نابێ ئینسان وای جورئەتی بۆ دروست بێ بڵێ دەی باش خوا غەفور و ڕەحیم هەر گوناحیش بکە، هەر گوناحێکەکەتەوە بزانە سزایەکی لەسەر ئەگەر خوای گەورە تۆبەکەت لێ قبوڵ نەکرد. تۆ مکەلەفیشی بۆ تۆبە بکەی وتوبوا إلى الله جميعا، هەمووتان تۆبە بکەن. تۆبە لە هەموو شتێکەوە خلافی ئەم دینێ کە گوناحە و کردوتە تاوانە و دەست درێژی و کردوتە سەرپێچی فەرمانی خوای گەورەیە کردوتە. لەبەرەوە نابێەوە هەروە بڵێ خوای گەورە غەفور و ڕەحیمە، بەڵێ بەتەکید دووە ئەڵێ بەو سیفەتەی کە غەفور و ڕەحیمە، بەڵام بەو سیفەتەوە ناڵێ یعنی گوێ نادەمێ گوناح بکەیت و گوێی نەدەیت. هەزاران هەن هەر گوناحەکەن و گوێ بە سزاکە نادەن. ئەنجاوا چاوقایم دەرەچن دوایی هەمانە ئێستا منیش و ئێوەش بیستومانەڵێ وەڵا بابە من لەوانە مسڵمانترم، بەخوا کاکە ئیبینیە چینەوە بەهەشت، بەخوا من لە پێش ئەوە چمە بەهەشت، بەخوا من پاداش زیاتر لە وەرەگرم. ئەمە گومانی کافرە، ئەسڵەن ئەمە گومانی ئینسانی مسڵمانی ئەگەر تۆ ڕاستەکەی و مسڵمانی. چونکە خوای گەورە لە سوورەی کەهف باسی دوو کەسمان بۆکە وەدەخەلە جەنەتەهو وەهوە ظالم لنفسه، باسی ئەم کابرایان کە ئەچێتە باخ و بێستانەکەی خۆیەوە مەغرور بووە و هەڕاڵە و ئەنجا ئەڵێ وەدەخەلە جەنەتەهو وەهوە ظالم لنفسه، ظڵمی لە نەفسی خۆی کردووە چونکە بە چاوێکی مادی سەیری ژیان و گەردون و ئینسانەکە، سەیری ئەم عەتاءانەی خوای پەروەردگارەکە کە بەخششی ئەون و پێی بەخشیون. قال ما أظن أن تبيد هذه أبدا، بەخوا من وا نازام ئەم باخ و باخاتەم هەر لە دەست بچێ، ئەم تیجارەتە گەورەی هەمە برا من پشکێکم لە شەریکەی ناوتە هەیە، ئەمە بەچی ئیفلاسەکە. بەڵام 25 دیناری زۆرتان خەزم کرد، عودەی سەددام بە پەلەپیتکەیەک هەمووی لە دەستانە کرد بە وەرەقەیەکی بێقیمەت. پارەتان زۆر سەریەک نا، پارەی حرامتان زۆر خوارد، ئەنجا خوای گەورە ناوێنە سوحت، حرامیش هەیە و سوحتیش هەیە. حرام وەیە تێیەکەوی بە جەهل، سوحت ئەوەیە کە ئەزانی حرامە و هەرەی خۆی. لەم سوحتەشتان زۆر کۆ کردم، بە پەلەپیتکەیەکی ئەمریکا هەموویتان لە دەست چوو. ئەمە بۆ ئەوەیە بگەڕێتەوە بەلای خوای گەورە ئەبە و چاوە مادیەوە تۆی مسلمان مەبەستم تۆی مسلمانە، کابرای عەلمانی مرتەد و کافر و مەلعون با بڕۆ بۆ خۆی هەر بە چاوی دنیایی بە چاوی مادی تەماشای دنیا بکە، ئەو مەلەزاتی خۆی ئەوێ تێرکە، ئەو گەشەی ڕۆحی نییە تۆ هاتە، ئەو هەموو هەدەفێکی جەستەی چێژی جەستەیەتی، بەڵام تۆ چێژی جەستە سنووردارە، ئەوەیە ئاسوودەیی دەرونی دەستکرد. تۆ ئاسوودەیی دەرون بە زیکری خوای گەورەیە ئەلا بذکر الله تطمئن القلوب. فەرقەکان زۆر جیاوازن. لێرەش ئەوەی کە خوای پەروەردگار بۆی باس کردین هەوا فەرمووی قال ما أظن أن تبيد هذه أبدا وما أظن الساعة قائمة. أصلا باوەڕێکی بە قیامەتەکە نییە. دوای ئەڵێ ولئن رددت إلى ربي لأجدن خيرا منها منقلبا. بەڵام ئەگەر بگەڕێمەوە لای پەروەردگارم لەوێ باوەڕی بە قیامەتەکە نییە. بەڵام ئەگەر بگەڕێنەوە طبعا ئەگەر لە عەقیدەیە نابێ، ئەگەر کوفرە، چونکە نابێ گومانت لە عەقیدەیە هەبێ، گومان لە ئەحکامە ئەشێ بڵێ ئەمە حەڵاڵە حرامە دەلیلەکەی بیر چۆتۆیە دەلیلەکەی نازانم، بەڵام لە عەقیدەیە پێویستە هەموو یەقین بێ. ئەنجا ئەڵێ ولئن رددت إلى ربي لأجدن خيرا منها منقلبا. چەند کەسمان لەمانە بیستووە کە
ئاواڵێ ئەڵێ گەر بگەڕێمەوە بەلای خوای پەروەردگار وەڵام من پاداشتم لێوە زۆرتر کاکە من دڵم باش شەو ڕۆژ مەستە خەریکی شراب خواردنەڵە برا وەڵام من باشترم لە ئەهلی مزگەوت یەکێکە دوورکان نوێژەکەڵ برا وەڵام من باشترم لەو داعیە یەکێکی تر کەوتۆتە ناوە ڕاستی شرکە و دوایڵە وەڵام من لەو سەلەفیە باشترم یەکێکی کە سەلەفیە وەڵێ وەڵا هەزار قات من لەو مجاهیدە باشترم ئاوەکە ئەو خەواریجەی خۆی ناوناوە جیهاد تۆ بەچی ئەزانی باشتر وەلا تزەکو ئەنفوسەکم ئێوە تەزکیەی نەفسی خۆتان بەسەر خوای پەروەردگارە چۆن نەکرد کە تۆ ئەگەر باسی یەکێکی تر بکەی بێ بڵێ وەڵڵاهو حەسیبوو وەلا ئوزەکی عەلە اللاه ئەحەد ئەمە شتێکی زۆر خراپە چونکە ئەم گومانە لە شوێنی خۆیان نییە دوایە مەسی ماوسیفەتی کافرانە ئینسانی مسلمان تێ بکەوێ بڵێ وەڵا قەیناکە هەرچی شتێک بێ ئەوە خوای پەروەردگار غەفور و ڕەحیمە و لێمە بوو